ئایزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لە کۆچی باڵندە و ئاژەڵە کێویەکانەکەین لەو سروشتەی یاخودە سروشتێکی ناوچەی وەروە کاریگەری کۆچیەوان لەسەر ژینگەی ناوچەکە بە میوانداری زۆر بەڕێز کاک کوڕش ئارارات پسپۆڕی ئاژەڵ و باڵندەی کێوی. کاک کوڕژیان زۆر بەخێر سپاس بەم دەرفەتەی پێمە بەخشی. سەلامەت یا بەر لەوەی بچینە ناو کاریگەریەکانی کۆچی باڵندەکان وەروەها تێکدانی ژینگە و تێکشوونی هاوسەنگی لە هەرێمی کوردستان دیاردەی کۆچی باڵندەی کێوی و ئاژەڵ هەستی پێکراوە لە هیچ ناوچەیەکی کوردستان هەیە دیاردەکەون دەزەق بوو بێتەوە بەڕاستی هەست بەوە بکەین کۆچی ئاژەڵە کێویەکان و باڵندە کێویەکان لە ناوچەیەکی تر بەڕاستی دەبینرێن. بەڵێ بێگومان کوردستان پێگەیەکی گرنگی هەیە لە سەراستی جیهانی. ئەمە بۆ پێی ڕۆپیەکەن لە کۆتای ساڵی 2006 و سەرەتای ساڵی 2007 و پرۆژێکمان هەبوو لەگەڵ ڕێکخراوی سروشتی عێراق. ئەو پرۆژەیە تایبەت بوو بە دەستنیشتانکردنی و ناوچانی بۆ هەمە چەشنی بایۆلۆجی یا هەمەجۆری بایۆلۆجی گرنگن بە پێی کۆمەڵێک پێوەەر و ستانداردی جیهانی. لە کوردستانە نزیکەی زیاد لە 44 ناوچەمان هەن کە لەسەر ئاستی جیهانی بە پێی پێوەرەکان گرنگن. زۆربەی زۆری و ناوچانە کە دیاری کراون بە پێ و پێوەرانی کە هەیە بەهۆی ئەوەی بوونی کۆمەڵێک باڵندەی کۆچەریە. ئەو باڵندە کۆچەرانە بە درێژای هەزاران ساڵ ڕۆکەنە ئەم ناوچەیە بۆ پێی کوردستانە بێتە هۆی بەیەکبەستنەوەی هەر سێ قاڕەی ئەفریقا و ئەوروپا و ئاسیا گەسێری هەڵکەوتی جوگرافیەکەین. دەبەرەوە کوردستان بۆ باڵندانی بە تایبەتی چ لە وەرجستانە بێت کە لە ناوچەکانی نیوەگۆی باکووری گۆی زەوی و ڕۆکەنە ناوچەی کوردستان بۆ بەمەبەستی دەستەبەرکردنی خۆراک بێ یان حەوانە بێ. بەڵام لە هاوینە کۆمەڵێک باڵندەی تر هەیە بەم ناوچایە تێپەڕن یان ئەمێنەوە بە مەبەستی دروستکردنی هێلانە و زۆربوون. زۆر باشە کاک کوڕژ ئێمە لە هەرێمی کوردستان ئەو حاڵتمان هەیە باڵندەکان یاخود ئاژەڵەکان وەرزێک لێرە بمێنەوە ئیتر وەرزەکانی تر کۆش بکەن بۆ شوێنەیەکی تر بۆ ناوچەیەکی تری کوردستان یاخود بۆ دەرەوەی سنووری کوردستان. بەڵێ بێگومان لە کوردستانە بە پێی ڕۆپیانەیەمە کردومانە نزیکەی زیاد لە 365 جۆر باڵندەمان تۆمار کردووە. نیوەی زیاتری و باڵندانە کۆچەرین کە وەکو باسم کرد هەندێکیان لە وەرزستانە بە مەبەستی دەستەبەرکردنی خۆراک ڕۆکەنە ناوچەکانی کوردستان و هەنێکی تریان بێرات تێپەڕن بە هەمان شێوە لە هاوینیشە. ئەو باڵندانە باڵندەی دەگمەنن باڵندەی وامان هەیە بۆ پێمە پەیوەندیمان هەیە لەسەر ئاستی جیهانی لەگەڵ ڕێکخراوە ناودەوڵەتەکانە کۆمەڵە باڵندەمان هەیە بۆ پێمە GPS-مان لەسەردانەوە لە باکووری ڕووسیا لە ناوچەی تەندراوە ڕۆکەنە ناوچە ئاویەکان و پێدەشتەکانی کوردستان هەنێ باڵندەی بازم و هەڵۆمان هەیە. ئەو جۆرە بازانە لە ناوەڕاستی ئاسیاوە لە وەرزستانە ڕۆکەنە ناوچەکانی کوردستان بەڵام ئەمانە بەهۆی گۆڕانی کەشوها بۆی تێکچوونی و ژینگانی کە پیا تێپەڕنەوەیان بڵێن هەنێ ناوچەی دەشتەکی لە کوردستانە بۆ پێی بەهۆی بەکارهێنانی هەنێ مادی مێروکوژ و هەنێک تێکچوونی و ژینگانی تیانە سەرەکی ژمارە و بازانە لەسەر ئاستی جیهانی کەم بۆتەوە. وەکوتم ئێمە هەماهەنگی لەسەر ئاستی نێودەوڵەتی پرۆگراممان هەیە بۆ ئەوەی کاریگەریەکانی بۆ نمە ڕاوکردنە تێکدانی ژینگەیە گەڕانەوەی ناوچە سروشتەکانی ئەو ناوچانەیە بۆ نمونە ئێمە لە 2007 ئیشمان لەسەر گەڕانەوەی زۆنگەوەکانی باشووری عێراقەکە بۆ پێی بەو داتانەیە ئێمە هەمانە کۆمەڵێک باڵندەی کۆچەری هەیە لە کاتی کۆچکردنیانە چکە ئەم باڵندانە شێوازی کۆچکردنیان جیاوازە هەنێکیان هەیە پێم بە چەند ناوچەیە کات تێپەڕن بۆ نمونە هەنێک باڵندەی ئاوی هەیە لە ناوچەکانی زۆنگەوەکانی عێراق لە زستانە لە سەرەتای زستانە لە هاوێنەوە دوایەنە کوردستان یا بە پێچەوانەشەوە لە زستان و هاوی ناگۆڕە بە پێ و جۆرانی هەیە بۆیە ئێمە لەسەر ئاسی ناوچەکەش لەگەڵ حکوومەتەکانی ناوچەکە و ڕێکخراوەکانی ناوچەکە بە تایبەتی ڕێکخراوێکی نێودەوڵەتی BirdLife International هەماهەنگین کە نوێنەراتی هەیە زیاد لە 14 وڵات. ئێمە ژێکێکین لەو ڕێکخراوانی کە هەمانگین لەگەڵ ڕێکخراوی BirdLife یان ئەنجومەنی نێودەوڵەتی بۆ پاراستنی باڵندە مانەیە لەسەر ئاستی ناوچەکە کۆمەڵێک ناوچەی پارێزرا و دروست بکەین لەگەڵ وڵاتانی دراوسی و بە هەمانگی لەگەڵ حکوومەتەکانە خۆتانە بینن کە کاریگەریەکانی گۆڕانی کەشوها نەک لەسەر باڵندە و ئاژەڵەکێویەکان تەنانەت لەسەر خودی مرۆڤیشێتی. ئێمە و خەڵکانی پێشووتریش باڵندە یەکێکە لەو جۆرانی کە زۆرترین توێژینەی لەسەر کراوە وەکو ئیندیکەیتەریان بڵێن وەکو دلیلێ بەکارهێنرێ بۆ گۆڕانی کەشوها. بەداخەوە سێرەکەی دوێنێ ئەنجومەنی نێودەوڵەتیان بڵێن BirdLife International ئەنجومەنی نێودەوڵەتی بۆ پاراستنی باڵندە ساڵانە هەڵسەنگیان نەکات بۆ ئاستی باڵندەکان ئەبینیت
10,000 جۆر باڵندەمان هەیە زیاد لە 1200 جۆر باڵندەی مەترسی لە ناوچوونی لەسەر دوێنێ کۆمەڵێک جۆری باڵندەی تر ئاستەکانیان زیاتر نزیک بۆتەوە بۆی لە ناو بچن لە کوردستانیشە کۆمەڵێک باڵندەمان هەیە مەترسی لە ناوچوونیان لەسەر زیادە 10 جۆر باڵندەمان هەیە مەترسی لە ناوچوونی لەسەر لەسەر ئاستی عێراق نزیکی 90 جۆرە بۆ ئەم جۆرە باڵندانە بە پێ و شوێنانی کە پێ تێپەڕن ئایا ناوچەی دەشتێکی یان ئاویە لەگەڵ ئەوەشە ئێمە توێژینەوەمان کردووە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکان و زانکۆجییانەکانی بۆ منە و کامبری جۆمانە بۆمان دەرکەوتەوە کوردستان عێراقی لەو ناوچانەی کە کاریگەری زۆری ڕاوکردن هەیە لەسەر باڵندە و ئاژەڵی شێوەکان. کا کوڕژ لە کوردستان ژینگەی کوردستان دوو جۆر باڵندەی با بڵێن باڵندەمان هەیە ئەوانەی کە هەر نیشتیمانیان ئێرە هەر لێرە ژین کۆچ ناکەن بە هەر چوار وەرزەکە لێرن ئەوەشی کە باست کرد ینی من وەکو تاکێک هەستی پێەکەم ینی ڕات هەبێ ساڵی 95 من باش لە بیرە جۆرە ئاژەڵێک بە هاوینە نەهاتن جۆرێکی تر بە زووسانە نهاتن یان کە کۆچیانە کردەوە هەر بەسەر ئاسمانی گوندەکەمانە ئەمان بینی بە پۆل ئەڕۆشتنەوە ئێستا ئەمە نەماوە یان کۆمەڵک هەر چۆلەکە پاساری سادەترین یان باوترین جۆری ئەو باڵندانی لە کوردستان لە گوندەکانە زۆر بوو ئەوەش هەستی پێ ناکرێت ئەمانە هۆکارەکانیان چییە ئەمانەش کۆچیان کردو یان هەر بەڕاستی نەماون ئەگەر نەژمێنن چ کاریگەریەک دروستە بێت چ گرفتێک دروستە بێت لەسەر ژینگە بەڵێ پرسیارێکی زۆر گرنگە وەکو خۆ باسی کرد بە بەراورد نەکرد لە کوردستان لەسەر ئاسی جیهان بەهۆی گۆڕانی شوێنی سروشتی ئەو ناوچانی کە باڵندەکانی پێ تێبەڕبوون سێرەکەی بەهۆی وشکبوونی دەریاچەکان بۆی تێکدانی ئەو دەشتانە لە شاری وەکو سلێمانیش ئەگەر بیرمان بێت لە نەوەتەکانە ژمارە ڕیشۆڵە زیاتر بوو ژماری کۆمەڵێک باڵندە زیاتر بۆ پێی بۆ نەوەکو باسم کرد لە زستانە و باڵندانە ڕۆکەنە ناوچەیەکی وەکو کوردستان ڕۆکەنە و ناوچانە دەشتێکیانە کە خۆراکەنێ بەڵام گەسی شاری سلێمانی پێ بەداخۆ ئەڵی تۆپەڵێک کۆنکرێت و یان قیرە کە شوێنی خواردنی نەبێت لەگەڵەوە شێوازی دیزاینکردنی خانوەکان ئێستامی کۆنکرێت بە هاوین زۆر گەرمە بە زستانیش زۆر ساردە لەبەرەوە توانای داڵدەدانی لە خۆگرتنی و باڵندانەی وەکو باڵندێکی ڕچۆڵی کەمە لەگەڵەوە ڕچۆڵە کەم نەبووەوە لەسەر ئاسی جیهانی بەڵام لای ئێمە نەماون بەڵێ لەناو شارەکانە زۆر کەم بوونێتەوە ڕۆکەنە ناوچە دەشتێکیەکانی بۆ نمونە دەشتی لای پردێ دەشتی گەرمیانە دەشتی شارە زورە لەوێ ژمارەیەکی بەرچاو بینێت بەڵام کۆمەڵی باڵندەی ترمان هەیە وەکو باسی کرد بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەوە مرۆڤ دەستی هەبوو لە بڵاوبوونەوەی هەنێ نەخۆشیە بەتابەتی لەناو چۆلەکە پاسارەکانە بەدەر لەوە شێوازی مامەڵی نادروستی مرۆڤ وای کردووە کۆمەڵێک ئاژەڵی تریژێ توانێت کۆچکردنیان هەیە بەڵام بنەوە لەگەڵ وڵاتانی دراوسی ئەمە پڵنگمان هەیە لە کوردستانە کە توانێت کۆچکردنیان بەڵام کۆمەڵێک کۆکار وای کردووە کە ژمارە و پڵنگانەکەم بێتەوە ڕاوکردنە زیابوونی سەگی بێلانەیە چکە سەگی بێلانەش کێشەیەکە لە کوردستانە پێسی بە چارەسەرکردنێ لە دەڕێی دروستکردنی شەڵتەرەوە بێیان بخەسێنرێن ئەمانە پێویستی بە ڕێکاری زانستیە پێویستی باوەیە کەسانی پسپۆر ڕۆڵیان هەبێ لەو بوارە لەگەڵەوەشە شێوازی پێدانی خواردن لەلایەن خەڵکانەوە بێ لەسەر ئاساسێکی زانستی بێ لە وڵاتانە توێژینەوەکەن ئەزانن چ جۆرە دانەوێڵەیەک یان خۆراکێکیان بۆ باڵندانە و لە هەنێ شوێنیشە تەنانەت ڕێگە پێنەدراوە تۆ خواردن بەریان خۆراک بی بە ئاژەڵ و باڵندەکیویانە چکە کێشە دروستەکە بۆ گەدەیان یان بۆ شێوازی خۆگونجاندنیان بۆ نمونە لەگەڵ وەرزی جستانە یان لەگەڵ وەرزەکانی ترە لەبەر ئەوە تێگەیشتنی تاکیش جاران بەداخەوە زیاتر بۆ خەڵکی گوندنیشانەکان زیاتر تێگەیشتنیان هەبوو لەبەرەوەی کەمتر پەیوەندیان بڵێن مەشغوڵ نەبووم بە تەکنەلۆجیا لە ناو شارەکانە مەشغوڵی جەنجاڵی ناو شارەکانەوە بەڵام ئاگاییان بۆ سروش تێگەشتنیان بۆ سروش بۆ ناسینەوەی باڵندەکان بۆ ناسینەوەی ڕۆکەکان نەگەر لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی جیهانیش تێگەشتنی تاکەکان بۆ سروش لە جاران زیاتر بووە تاکی کورد پێویستی بەوەیە لە مۆبایل و تەکنۆلۆژیات تا ڕادێک بێتە دەرەوە بە تایبەتی لە مناڵیەوە فێری ئەو بکرێت لە سروشتا و ئەو باڵندە ئاژەڵێکیوانەی کە لە کوردستانە هەن چین باڵندە کۆچەرەکان چینەوە ئاژەڵانەی کۆچەکەن چین کێشیان هەیە بەدەر لەوە ئەو باڵندە و ئاژەڵێکیانە هەستیان هەیە بۆ نمونەیە ناوچە ئاویەکانی کوردستان بەداخۆ بەهۆی کەمبوونی سەرچاوی ماسیەکان بەهۆی مامەڵەی نادروست و شێوازی نازانستانە لەگەڵ سەرچاوەکان وای کردو بۆ نمونە ماسی کەم بێتەوە لە کوردستانە ماسی خۆراکێکی سەرێکی باڵندە کۆچەرەکانە بە تایبەتی نەورەس بینیت لە کوردستانەوانیش بە بەراورد بە ساڵانی پێش ژماریان کەم بووتەوە بەدەر لەوەی بەهۆی دروستکردنی بەنداوەکان لەلایەن وڵاتانی دراوسیە بۆی گۆڕانی کەش و هەواوای کردووە ژماری باڵندە ئاویەکان بە شێوەیەکی بەرچاو کەم بێتەوە کاکۆرشکەواتە ئەو باڵندە کەویانە یاخودە ئاژەڵە کەویانە پێویستیان بە چ جۆرە ژینگەیەکە بۆەوەی کە
بتوانن تیا بژین بە تایبەتی ئێمە لە هەرێمی کوردستانە ئەو سیفاتانەیە خودە تایبەتمەندیانە لە ژینگەمانە هەیە ئەو ئاژەڵەکێوی باڵندەکی ویانە بمێنەوە تیا بەڵێ بێگومان بەپێی ئەو گروپی باڵندانە پێویستیان بە ناوچەی پارێزرا پێویستیان بە لە وڵاتانش ناوچەی پارێزرا پێویستی بە بەڕێوەبردن و چاودێریکردن هەیە زاناکانە و خەڵکی ناوچەکەش ڕۆڵیان هەیە و زانکۆکانە ڕێکخراوە ناحکومیەکانە لایانی پەیوەندیدار ڕۆڵیان هەیە لە بەڕێوەبردنی و ناوچانەیە کە ساڵانە بە شێوەیەکی بەردەوام چاودێریەکانی تر بەپێی جۆری و باڵندانە و باسم کرد باڵندەی ناوچە ئاویەکان کۆمەڵێک لە وەرزی هاوینە ئێمە کۆمەڵێک باڵندەی نەورسمان هەیە کە بە ژمارەیەکی بەرچاو ڕۆکەنە ناوچە ئاویەکانی کوردستان و عێراق لە ناوچە کۆمەڵی دوورگەمان هەیە بۆ نمونە لە دەریاچەی دوکان و دەربەنیخان ئەمانە پێویستیان بە پاراستن هەیە پێویستیان بەوەیە بە شێوەیەکی گونجاو سەرچە ئاویەکان بەڕێوە ببرێن لەگەڵەوە شەو دوورگانە نێڵن خەڵک گەشتیان ڕووبکاتەوە ئەو ناوچانە بەدەلەوە دەشت ناوچە دەشتێکەکان کۆمەڵێک ماوادی مێر و کوش هەیە پێستیسایدیان بڵەوانی کە بەکارە هێنرێت کاریگەری نەرێنی زۆری هەیە لەسەر باڵندە کۆچەریان نەبێتە هۆی کەمبوونەوەی ژمارەیان ڕاستەوخۆبیان بە هۆی کاریگەری هەیە لە کاتی کوشتنی و بۆ نمونە مشکەیان قرتێنەرەکانی ترەکە سەچاوی خۆراکی بۆ نمونە بازەکانە لە وەرزستانە ئەبێتە هۆی کەمبوونەوەی ژماران ئەمە دیاردەیەکی سەرەکیە بۆتە هۆیەوەی کە ژماری بۆ نمونە بازەکان کەم بێتەوە بەدەلەوەی تێکدانی ناوچە دەشتێکەکان لە کوردستان و لە جیهانیشە بۆ نمونە گۆڕینی ناوچە دەشتێکەکان بۆ ناوچەی نیشتەجێبوون کۆمەڵی باڵندەمان هەیە بۆ نمونە لە نمونەیە کە دراسە کراوە لە ئالاسکاوە نزیکەی 14,000 کیلۆمەتر بڕە لە ماوەی 12 ڕۆژە بەبێ وەستان ئەچێت بۆ ئوسترالیا تەنها لەو شوێنە نامێنێتەوە لە وەرزی هاوینە کە ئێستا بڵێن لە ئوسترالیا هاوینە لەبەر ئەوە گەرە و ناوچێت تێکچێ و باڵندەیە تێک نامێنێت نمونەمان هەیە لە کوردستان و لە عێراق جۆرە باڵندەیەک هەیە لە دوای 1990 نەبینراوە لە ناوچەکە و لە عالەمان ینی پێچی قڕ بێ نەما بێ کۆمەڵێک باڵندەی ترمان هەیە مێشی سی پێوتیان چێرگی پێوتێ بۆ هۆی ڕاوکردنی بەردەوامەوە و تێکچوونی و ژینگەی کە هەیەی ناوچە پێدەشتێکەکانی کوردستان و سێگەی بە پێ و داتانێمە هەمانە لە ساڵی نەوەتەکانە زۆر زیاتر بوون ئێستا یان نەماون یان یەک دوودان هەر بۆ ڕێک پشتگیری قسەکەی جەنابەت کاک کوڕە یانی لە کوردستان پەرەسێلکە هەبوو ئێستا ناڵێن نییە بەس زۆر کەم بۆتەوە جۆرێکی تر باڵندە هەبوو هەموو ساڵێک بەس لەو شوێنە هاوینانە هاتە ئەوێ تقریبان سەرەتای بەهار و ئیتر بەرم بەوەتی گەرما کەوێ کرا بەڕاست بوو بە شوێنی با بڵێن مرۆڤ دەسیتە بۆ ساڵی داهات و ئیتر هاتنەوەش پرزبوون ئەم ساڵی داهات و نەهاتنەوە ئەگەر هاوکارانم نازانم کاکنەجا ئاگرەمەلیان پێوت لای منتیقیە من نازانم ئەو دەستەواژەیە هەر مەحەلیەیان باڵندەیەکی ڕەشی بچکۆلانی شێوە چۆلەکەی بوو کۆچەری بوون ئەمیش نەما یعنی ئەکرێ بڵێن ژینگەی کوردستانمان والێ کردووە نێنەوە بۆ ئێرە خۆ ئەمان ڕەنگە هەر سەفەرکەن بۆ شوێنی تریان با بڵێن ئێمە ئەگەر ئەمان نێنەوە چی گرفتێک بۆ ژینگە ئێمە دروسە بێ ساڵانە سێمان باڵندانە لێرن ئەگەر ئەم باڵندانێتتر نێنەوە چی گرفتێک بۆ خاکە دروسە بێت چی ڕوەدا بەڵێ باڵندە و ئاژەڵێکی وێکانە سە بۆ نمونە بەبێت توێژینوانەی کراوە باڵندەکان کاریگەری زۆریان هەیە لە بڵاو نەبوونەوەی نەخۆشی بە ملیارەها دۆلار حساب کراوە بێتەوەی سیستمی ژینگەی هاوسەنگ پراک ببێت بۆ نمونە داڵمان هەیە ئێمە پرۆژێکمان هەیە لەسەر پاراستنی سیسار یان داڵی میسری پێوتێک کە ژمارەیان لەسەر ئاستی جیهانی لە کەمبوونە بەڵام خۆشبەختانە لە ژمارەیان کە لە وەرزی هاوینە بە مەوسی هێلانە دروستکردنی لە کوردستان ژمارەیان زۆرە بەڵام لە جیهانە کەمتر لە 50,000 دانەی ماوە ئەبینی ئەمانە لە ئیکۆسیستەمەیان لە سیستەمی ژینگە ڕۆڵێکی کاریگەریان هەیە وا کات بۆ نمونە ئاژەڵێک مردارە بێتەوە ئەمان بە زووترین کات لە ماوەیەکی کەمە هەمووی بخۆن و نەبێتە هۆی ئەوەی کەش بۆ نمونە چقەڵەکان نێر و مێ چانسیوان نەبێ ئەگەریوان نەبێت بەریەکەون و ژمارەیان زۆر بێت بەڵام بێتەوە ئەم ژمارەم ئەم داڵانەکەم بێتە هۆی زیابوونی بڵاوبوونی نەخۆشی بەتایبەتی هاری کۆمەڵێک دراسە کراوە لەسەرەوە بەدەلەوە مێرۆکانیش ڕۆڵی گرنگیان هەیە لە هاوسەنگی ژینگە ئەو ڕۆڵی کە مێرۆکان هەیەە لە وڵاتی ئەمریکا خەمڵێنراوە بە نزیکەی زیاد لە 50 میلیارد دلار چکەمانە پێویستم بۆ هاوسەنگی ژینگەی بێجگەلەوە کچێکی ئەگەر لە شوێنێکە شەمشەمەکوێرە هەبێ کەمانش زۆربەی زۆریان کۆچەرین باڵندە و هەبێ واکە شەمشەمەکوێرەش کەم بۆتەوە کاک شەمشەمەکوێرەش کەم بۆتەوە بە پێ و توێژینانی کراوە هەنێک کەزەڵە بەهۆی ئەو تاوەرانەوە بەهۆی کەمبوونەوەی یان بڵێن ئەو تێکچوونی و ژینگانی ناو شارەکانەوەی کە دۆژمارەیان لە ناو شارەکان کەم بێتەوە لە کوردستانە چۆنڵی بۆشایەکەی لە توێژنەوە لەسەر شەمشەمەکوێرە بەڵام ئێمە
ئەمە ینی بەرنامەمان هەیە لە داهاتوە توێژنەوەی زیاتری لەسەرکەین بەتابەتی لەسەر شەمشەمەرکێوەرەکان لەبەرەوەی ڕۆڵێکی گرنگیان هەیە لە کوردستانە نەنازانی کا کوڕژ بەڕاستی زۆر هەستی پێکری ئێسێمە لە منتیقی هەورامان چەمی سەرچاویاوی زەڵم هەیە ڕێژەگە ڕۆشتی جا تونێلێکی زۆر سامناک و ترسناکە بە درێژایی 200 متر توانێت ڕۆشتن هەیە بڕۆی ینی لە سەرچاوەکەش تێپەڕەوی چەند ساڵی ڕابردووەگە بڕۆشتی تا ئەوەندە شەمشەمە کوێری لێ بوو ینی بەڕووتەوە هاتن ینی هەر بەرچاوت ینی بە جۆرێک بڵێم زۆر بوو ئێستا چۆڵ و هۆڵ ینی هەرچی تەژوورەوە یەک دوو دانشی لێ نییە ینی ئەمانەش ینی زۆر بەواسی هەستی پێکری ئەمە ینی بەرەوکێمانە بام گرفتانە مشکلە نین بۆ ژینگەکەمان بێگومان خۆتانزان کۆرۆنا بە پێ توێژینانی کراوی سەرچاوەکەی بامەڵی نادروستی مرۆڤ لەگەڵ سروشت و بە تایبەتی باڵندەوە ئاژەڵەکیەکان بۆتە هۆی بڵاوبوونی و نەخۆشیانە خوا نەخواسە ینی ئەگەر مرۆڤ بەردەوام بە بۆ شازە چانسی بڵاوبوونەوەی نەخۆشی زیاترە بێت تێکچوونی ژینگە زیابوونی هەنێک بۆ نمونە بڵاوبوونەوەی نەخۆشی زیاد بێ مێروە زیان بەخشەکان لەگەڵەوەشە بۆ وەکوتم دیارترین نمونە زۆربەی زۆری ئێمە توێژینانی کردومانە ئەوڕۆپیانی کردومانە ئەو ناوچە ئاویانە خەڵکانێکی زۆر هەن داهاتیان سەرچاوی بژێویان لەسەر ناوچە ئاویانە بۆی کەمبوونەوەی و ماسیانەوە بەهۆی مامەڵی نادروستی مرۆڤەوە وای کردووە کە کاریگەری هەبێت لەسەر بژێوی زۆربەی زۆری و ناوچانی کە لە چواردەوری بۆنە دەریاچەکانی کوردستانەژین یان لە نزیک ڕووبارەکان بۆی گۆڕانی کەشوهەوە زۆربەی زۆری ناوچەی ئاویەکان و ڕووبار و کانیەکان لە کوردستانە کەم بوونەتەوە بەدەلەوەی کە ئەمانەش خۆتان نەزانن کاریگەری ڕاستەخۆی بەس لەسەر باڵندەکانی ئێمە بینین لە چەند ساڵی داهاتوە گروا بڕە گرفتی ئاو کێشێکە لە کێشە هەرە گەورەکان ئای پاکی خواردنەوەمان نابێ یعنی ئەمانە بێ بە هەند وەربگیرێ و دەبێت بە شێوازێکی زانستیانە و گونجاو مامەڵی لەگەڵا بکرێت. زۆر باشەکە کۆرشتە ڕای و هەموو کەمبوونەوەیە بەڵام هێشتا ئێمە لە ناو شارەکانیشا و لە دەروی شارەکانیشا کۆمەڵێک باڵندەی کێوی بین و باڵندەی ناوخۆیش مەسەرن حاجی لەقلق ئێمە لە چەند هەفتەیەکە لە ساڵە لەوانەیە لە کۆڵانەکانی خۆمانە لەسەر عەمودەکان شتێک ببین کاتێک هاوڵاتی ئەم جۆرە باڵندانە ئەبینێ لە ناو شارەکان بەیان لە شوێنێکی تری گەشتیاریە بێ چۆن مامەڵەیان لەگەڵا بکە بۆی هەم بیان پارێزێت و چێژش لە دیمەنەکانیان وەربگرێت. بەڵێ خۆشببختانە لە ناو سلێمانی و چواردەوری هەتا یەکێک بەپێ و داتانێمە کۆمان کردێتەوە دەشتی ڕانیە یان دەشتی شارە زۆر بە تایبەتی جادەی قەرەداخ و ڕانیە و لای سەنگە سەروانە و بەڵێ ژمارە و لەقلقانە یەکێکە لە ناوچە گرنگەکان لەسەر ئاسی جیهانی ئەمانە جاران لە زستانە چونەوە باکووری ئەفریقا بەڵام یەکێکی تر لە دیار ینی بڵێن لە کاریگەریەکانی گۆڕانی کەشەوە لەسەر باڵندەکان وای کردو لەقلقانە ئەبینیت توان ینی ئەمێنەوە لە زستانی شامێنەوە لە مانگ یەکیشە بەڵام پێشووتر کۆچیانە کرد ئەمانە گرنگی تایبەتی خۆیانێ بۆ سیستمی ژینگەی لە لایەنی کللتوریە لە وڵاتانێکی وەکو ئەوروپا بە چەندە ینی بە پەنجەی دەست ژمارەکانیانە ئەژمێرێت ئەبینی کەیبینن گرنگی تایبەتی پێن لە لایەنی کللتوریەوە خەڵکەکان ئەچنە پێشوازی و باڵندانە ئەچن بۆ سیرکردنی ئێمە کۆمەڵێک باڵند و ئاژەڵی دەگمەنمان هەیە ئەمە هەر قسەی منی خەڵکان هاتون لە دەرەوە ئامادەن ینی پارەیەکی زۆر سەرفەکەم گەشتەکەم بۆ نمونە بۆ بینینی باڵند و ئاژەڵی شێوی لە ناوچەی هەورامان کۆمەڵێک ئاژەڵمان هەیە بڵێن وشکاوەکیمان هەیە لە نزیکن لە بۆ قۆمانەوە سەرەکی تەنها لە کوردستان هەیە بووکەکانی لی پێڵەن هانە وێ وڵی پێڵەن لە منتیقانە کە تەنها بەناوی کوردستانیشە لە بەپێی سەرچاوە زانستیەکان ئەمانە گرنگی تایبەتی خۆیان جا بێژگە لەو ئەو حاجی لەقلقانە گەسی ژیانیان بکەی تێگەشتنیان بۆ ژیان ینی ئەمانە هەموو تایبەتبندی خۆی هەیە لە لایەنی کللتوریەوە لە لایەنی بۆ نمونە ژینگەیەوە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە ڕاگررتنی هاوسەنگی ژینگەیی لەبەر ئەوە بیان پارێزن لەگەڵەوە شاوکو باسم کرد بۆ لایەنی دەرونیەکەی لە وڵاتانە لە وڵاتێک کوسکۆتەن دەدراسەکراوە بۆ چارەسەرکردنی دەرونی و بۆ یەکێک بۆی خەڵک حەز بە باشی بکە یەکێ لە چارەسەرەکانەوەی بگەڕێتەوە بۆ سروشت ئێمە لە کوردستانە کۆمەڵێک ناوچەی زۆر دەگمەن و گرنگمان هەیە کە خەڵک پێویستە بۆیە بیبینێ بەرێکەوتنی هەبێ گوێ لەو دەنگی و باڵندە کۆچەرانە بگرێت کە بە تایبەتی لە بەهارە سێرێکی کۆمەڵێک باڵندەی دەنگ خۆشمان هەیە کەمانە گرنگی زانستی هەیە گەڵاوشەوە کوتم لایەنی دەرونیەکە لایەنە کللتوریەکەی ئەمانە هەموویە بێ بە هەند وەربگیرێ کاک کوڕژ ینی من بینیوم لە ساڵانی ڕابردوو ینی لە کوردستان بینیومە لە وڵاتانی دەرەوەش بینیومە
لەسەر دیواری حوشەی هەر ماڵێک بۆ نمونە قاپێکی شتێکی ئاوادانراوە خواردنە زیادەکەی تێکرێ ئێستا سفرەی سەفەری و قاپی سەفەری یعنی بێ ئەوەی خۆمان هەست بە خۆمان بکەین ینی هەز ناکەین لە ناهۆشیارەکی زۆر قوڵین سفرەی سەفەری ماڵەکان کۆکرێتەوە لە ناو پلاستیکێک و لەوێش گرەیەکی لێ درێنەوەک ئەمە دنیاە هین بێ ئەمە چەندێک وای کردووە کە ئەو هەموو خواردنە ئەکرێ هەر تۆزێکی لەسەر حوشەی دیواری ماڵەکە دانێت باڵندەکان سوود لێ وەرگرن زۆر ڕاستە چۆنەڵی پێدانی خواردن بۆ باڵندە و ئاژەڵێکیەکان وەکوتم لە بیدایەتەوە لەسەرتا ئەبێ لەسەر ئەساسێکی زانستی بێ ناکرێت خواردنێک دابنیت بە شێوەیەکی نازانستی بێت بەڵام ئەکرێت یعنی پێشوی خواردنەکە لێ بنرێت چکە ئەگەر خواردنە حاضر کرد لانە کاریگەری هەبێ وەکوتمەوە پێویستی بە توێژنەوە هەیە هەتا دانانی هێلانەیەکە بۆ باڵندەیەکە پێدانی خواردنە ئەمە بێ بزانی لەو ناوچەیە چ جۆرە باڵندەیەکێ دانانی ئەو خواردنە بە پێی بەرزی و نزمی ئەو ینی تایبەتمەندی و باڵندەیە هەنێ باڵندە هەیە بێ خواردنەکەی لە شوێنی بەرزا بێت چکە حساب بۆواکە پشیلەیەکە یان ئاژەڵێکی ترە پەلاماری نییە بێخوا سەرەکەی لە کوردستانە ژمارەی پشیلەکان زۆر بوون ئەمانە پێویستی بە لە خۆبگرتن هەیە پشیلەیەکی ترانی کە کێشەی دروست کردووە بۆ نمونە توێژینەوە کرا لە وڵاتی ئوسترالیا ساڵانە ملیۆنە هەت باڵندە لەلایەن پشیلانی سەرجادەکانەوە خوڕێ بەدەلەوەت باسم کرد سەگی بێلانە ئەمانە کێشن لەبەرەوە تێگەشتن بۆ سیستمی ژینگەی بە پێی پێکاتێ بە پێی جۆری و باڵند و ئاژەڵێکیانە بێ بزانیت چ جۆرێک خواردنێکیان خۆراکێگەی بۆ باڵند و ئاژەڵێکیانە لە ئەڵمانیا توێژینەوە کرا بوو لە سەر جۆرە ئاسکێک خواردنیان خۆراکیانە بوو بۆ جۆرە ئاسکانە بەڵام بەهۆی پێدانی خواردنەوە وای کردبوو گۆڕانکاری بێ لە هەڵسوکەوتیانە پێشووترە و جۆرە ئاسکانە ئەچونە سوڕی بتبوونەوە بەڵام بەهۆی دەسەبەرکردنی خواردنەوە لە فترێک لە فترەکانە چۆنڵی سیفاتی سڕبوونیان لە دەستدا بوو دوای خۆ نەیانزانی خواردنەکانیان لێ بڕێبن ژمارەیەکی زۆر لەو ئاسکانە لەناو کەواتە ئەمە گرنگە لە ڕەنگە زۆرجار لە نیەتی دڵسۆزیەوە ئەمە زیانیش بگەێنین بێگومان لەبەرەوە بێ تێگەیشتمان بۆ سروشتە بێت بگەڕێنەوە بۆ سروش بزانین جۆرە باڵندە و ئاژەڵێکیانە لە کوردستانە چۆنن چی هەن بۆ نمونە کۆمەڵی وچمان هەبوو لە باخچەی ئاژەڵانە گەڕانەوە بۆ سروشت لەسەر ئاساسێکی زانستی نەبوو چکە ئەو ورچانە پێویستیان بۆیە کە لە سروشت تابن پێویستیانەوە لە بەچکەوە لەگەڵ دایکیانەوە دایکیان فێریانەکە بۆ نمونە خواردن لەکوێ چۆن خواردن دەستە بەرەکەن بەڵام ئەگەر لە مناڵیەوە ڕانەهێنرابێت کێشەیان بۆ دروستەکە چۆنڵی پابندە بن بە مرۆڤەوە بیان گەڕێنەوە بۆ سروش دیسانەوە گەڕێنەوە بۆ لای مرۆڤ کێشە دروستەکە لەبەرەوە ئەبێ بزانین چۆن مامەڵە لەگەڵ باڵندە و ئاژەڵێکیانەکەن تا کۆرش باسی هەبوونی ئەو سەگە بێلانە و پشیلەکانی کرد کە لە ئێستا ڕژیان زۆر بووە زۆر کەسن ئەمە لەوانەیە بە حساسێت وەربگرن بەڵام حەزەکەم من کوشارەزایەک زەڕوونکردنەوەمان بێ لەسەری ئەم زیادبوونە یاخود ئەم ژمارە زۆرەش کاریگەریەکی لەسەر سیستەمی ژینگەی و زیندەوەرەکانی تریشە بێ بەگشتی بێگومان سەگی بێلانە لەسەر ئاسی جیهانی کێشەی هەیە لە وڵاتانە شەڵتەریان هەیە شەڵتەرەکان ئەو سەگانە یان خەڵکیش لە بوارە ئیشەکەن لە خۆیەگرن پێدانی خواردن چارەسەر نییە ئەو چارەسەرێکی کاتێ ئەو کەسان خەڵکانێکی دڵسۆزن بەڵام ئەم پێویستی بە لە یەک تێگەیشتن هەیە ئەو سەگانە پێویستیان بە شەڵتەر هەیە نابێت لە سروشتا بێمە خۆمان داتامان کۆکردونەوە لە زۆر بە زۆری ناوچەکان بێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی لەگەڵەوەش بێتە هۆی کەمبوونەوەی باڵندە و ئاژەڵێکیەکانی تر کێشەیەکی گەورەیە بۆ نمونە سەگی بێلانە کێشەیەکی گەورەیە بۆ پڵنگ بۆ کۆمەڵک ئاژەڵی تر لە ناوچەکانی کوردستانە لەبەرەوە بێ یعنی شەڵتەریان هەبێ کۆنتترۆلکردن لە ڕێی خەسانەوە بێ ئێستا کۆمەڵێک خەڵکی دڵسۆزن بەڵام لە توانای ئەوان گەورەتران لە کوردستانە بە پێی ئۆڕۆپیانەمە کردومانە لە دوهۆک و هەولێر و سلێمانی و گەرمیانەوەمانە هەمووی کێشەی سەگی بێلانە بۆتە هۆی کەمبوونەوەی کۆمەڵێک باڵندە و ئاژەڵی شێوی کێشەیە بۆ خودی مرۆڤ خۆی ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی لە بخاری عێراقا چەند کەسێک بە هۆی نەخۆشی هاریەوە بەداخەوە گیانە لە دەستا لەبەرەوەی نەخۆشی هاری چارەسەرکردنی تۆزە دەگمەنە هەر زۆربەی زۆری شانسیەوان نییە چاکبنەوە و دەستەبەرکردنی ڤاکسینیش بۆ کولفەیەکی زۆرە ئێمە لەگەڵ زانکۆ و لایەنە پەیوەندیدارەکانە بە تەماین خەڵکانی دڵسۆز هەن بە تایبەتی ئەوانەی کە لە ڤێتەنەریان شارەزایان زیاترە پرۆگرام دابنێن لە داهاتوە لەسەر ئاستی کوردستانە
چارەسەریان بکەن بەدەر لەوە زۆر جار مامەڵی نادروستی مرۆڤش لەگەڵ ئەو سەگە و بێلانانە ئەچەند ژەهرانانە ئەم ژەهرانیانێنە باڵندەی تر دێت لێخوات ئەبێتە هۆی کوشتنی ژمارەیەکی بەرچاو باڵندەی چێوی بەتایبەتی و داڵانی یاسی سەرکە تەسەورەکەم ینیکا کوورژ ینی ئەمانە گەربێت و لانی پەیوەنددار حملەیە بکات نەشتەرگەرییان بۆ بکە بۆی نتوانێت زاوزیان نەبێ ینی ئەوەندەش قورس نییە بەڕاستی ینی زۆر بووە دیاردێک من یەکێکیان خۆمم بڕات هەبێ چەندین جار بەهۆی سەگە بێلانەکانەوە ترساوم تووشی گرفت بووم یان ڕەنگە ئۆتۆمۆبیلەکەم خەری تووشی ڕوودا بوو لەسەر جادەکان ینی زۆر ڕووداوی هاتوچۆ ینی زۆر گرفتە ئەمان زۆر ڕاستە لەم هەفتەی پێشوە هەر بینینی گوناحە لە شوێنێک لە جادەکانی سلێمانیە بینیم سەگێک ئەپەڕێەوە بەداخەوە سیارێک لیا دیمەنێکی زۆر ناخۆش سەگەکە عزیەتی گەیشت بەڵام ئەگەر بێت و شەڵتەرێک هەبێ ئەمانە دەخۆیان لە داڵدەبیری ئەو سەگانە کۆنتترۆل کرێشتێکی گرنگە وەکوتم کۆمەڵک ڕێکراو هەن بەڵام لە ئاستی ئەوان ینی پێویستی بە هەماهەنگی حکوومەت ئەتوانێت ئەو ئیشە بکە چکە بۆکوتم تەنها لە سلێمانی نیە لە زۆربەی زۆری ناوچەکانی کوردستان هەیە لە زۆربەی زۆری دیهاتەکانە هەیە ئێمە لە کۆمەڵێک ناوچە گەڕاوین بێجگەلەوە کەم کەسە بۆ لە دەیەکە تووشی نەخۆشی هەنێک نەخۆشی مشەخۆر هەیە لە سەگەوە وازرێتەوە زۆربەی زۆری ئەو دیا توش بوون ینی دوای فترێکی زۆر لە خستەخانە بابوونەوە چارەسەرکران لەبەرەوە بێت چارەسەر باکسینیان لێبیرە بەڵام کوژیان یەک خولەک ئەگەر پامێکن ما بێ کەمتر بە تایبەت لەسەر دیاردەی گرتنی باڵندە زۆر جار بە نمونە لە سلێمانی لەژێر پردەکە ئەوەی باڵندەی کێویە لەوێ هەیە بۆ فرۆشتن بێگومان ئەوە ئێمە لەگەڵ قایمقامێت بە هیچ شێوەیەک ڕێگەی بەوە نەداوە لە مامەڵانە بە باڵندە ئاژەڵی شێوێ بکرێت لە ژێر پردەکە هەچ کەسێکیش دیاردەیەکی وا بینێ توانێت پەیوەندی بکە بە قایمقامێتی سلێمانیەوە ئێمە ئیش لەسەرواکەین بە شێوەیەکی لە یەک تێگەیشتن بێ و ئیش لەسەرواکەن هەتا پێداچونەوە بە شێوازی ڕاوکردن بێت چی ڕاوکرێت چی ڕاونەکەن لە چ وەرزێکا بێت لەگەڵ دەستی پاراستن و چاکردنی ژینگە لەگەڵ پۆلیسی دارستان لەگەڵ حکوومەتە بەڵام ئەم پرۆسەیەکە کاتی ئەوێت لەگەڵەوەشە هەمانگی لەگەڵ ڕێکخراونەوە دەوڵەتەکان ئەمانەوە بێنین ئەو خبرەیە کە هەیە و شارەزای هەیەە لە کوردستانە پەری پێبین و شازێک بە کۆنتترۆلی ئەو کاریگەریان نەرێنیانە بکەین کە لەسەر باڵند و ئاژەڵی شێوەکان هەیە زۆر سپاس خێربێ زۆر سپاس کۆرش بۆ زانیاریەکانە زۆر بەڕێز کۆرش ئارەرات پسپۆری باڵندە و ئاژەڵی کێوی ئەم تەوەرە لەگەڵمانە بوو زۆر سپاس بۆ ئامادەبوونی